بەڕێزانم کاتتان باش لە زۆرینەی شەقامەکانی شاری سلەیمانی بەشێک لە پاژماوە و لێکەوتەی ئەو پۆستەرانەی کە بۆ کاندیدەکان دانرابوو هەندێک لە بەڵین لێکەوتیان بەجێماوە بە نمونە ئێرە شەقامی پارتی ئازادیە ئەمە یەکێکە لەو بڕوانەی مە دانەیەەکە لێرە فڕێتراوە ئەمی دیکەیە یەکێکە لەو بڕوانەی کە ئێسای لەسەر بێت دەرنەهێنرا نی ئەگەر کەسێک یان تەکیزی نەبێ ئەتوانێت ئاوە قاچی بەریکەوێ ئەسێتی بایان تووشی خاڵتێکی نەخوازاو بێ ئەمە هەرەمە نیە دا ینی لەم پانتایەکەمەیە چەندین بڕبووی ئاوا لە شەقامەکە بەجێهێداوە بۆ تا ئێستا پار نەکراوەتەوە ئەی نەفسە شۆسەیە ببورێت نەک شەقامەکە نەفسە شۆسەیە مەدانی کەیە ئەمە ئەم شوشەیان کردووە بەسەرە بۆی تۆزێ خەڵک بە ئاگابێ بەس خۆی لە خۆیان ئەوەشە کارە ساخە تشکیلەکەمێک ئەولادە تەنها لەم مەسافەکەیە وەکو باسم بێت چەندین بڕبووی بەجێما و تەل و پاژماوەی دیکەی ئەو پۆستەرانان کە بۆ کاندیدەکان هەڵواسراوە خۆی بەشێک لە خەڵکی بە فرسەتی زانی و ئاسەکانی ئەمە دیسان دانەیەکی دیکەیە ئەمە سۆسە و ڕێڕەوی هاوڵاتیان یعنی ئەگەر تۆ بێ ئاگابی یان جۆرێک لە جۆرەکان مشغوڵی تەلەفۆن بی یان لەگەڵ هاوڕێیەک تا قسە بکەی ئەمە بەڕاستی ئەستا بەدەم ئەوە هاڵتێکی لەو جۆرەیە ئەوە کەمێکی دیکە ڕۆیتە ئەولاتت دیسان بڕبوویەکی دیکەیت ئەمە دیسان بڕبوویەکی کەمێکە ئەولاتر حی بە درێژایی ئەم شۆسە و شەقامە ئەو لێکەوتە و ئەوە دانەیەت ئەوەش زانێتی دیکە ئەمە تا ئێسای لەسەر بێت تا ئێسای لەسەر بێت ئەم شۆسە و شەقامە کە مافی خەڵکە مافی پیادەڕەوە پاک نەکات